بە دڵێکی غەمگینەوە بەڵام بە سەرفرازی بۆ خانەوادەی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانی سنوورەکەمان بە لێبوردەیی و بە گەورەی و بە جوامێری سەرجەم خەڵکی سنوورەکەمان ئەم ساڵیش کە 36مین ساڵیادی تاوان و جینۆساید و مەرگەساتی ئەنفالە لە مۆنومێنتی چەمچەماڵ لە بەیانی کە 14/4 بە هاوکاری خەڵکی بەڕێز و خۆشەویستی سنوورەکەمان و هاوکاری سەرجەم لانە سیاسیەکان و هاوکاری ڕێکخراوەکانی کە کاربۆکەی ئەنفال دەکەن لەم یادوبۆنەدا دەست لە ناودەست لە پێشوازی میوانە بەڕێزەکان دەبین. ئێمە لە ئیدارەی قەزای چەمچەماڵ بەیانی بە جیاواز لە ساڵانی ڕابردوو لە پێشوازی کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان دەبین و فەرمانگەکانمان لێرە ئامادە دەبن و فەرمانبەران ئامادە دەبن بە هێنانی گوڵ بۆ سەر گوڵکۆی پیرۆزی ئەنفالکراوان. جارێکی تر سوپاسگوزارم بۆ هەموو لانە سیاسیەکانی سنوورەکەمان و بۆ ڕۆشنبیران و خاوەن ئەنفال کراوان و هەموو ئەوانەی کە خەمی کەیسی ئەنفال دەیانەوێت بە نیشتیمانیکەن بە نەتەوەیکەن. دەستپێکی چالاکیەکانمان ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو یادەکە ئەکەینەوە بۆیە ئێمە ساڵ بە ساڵ یادەکانمان هەوڵداوە بە زانستی بێت بۆیە ئەم ساڵ بە زیاتر گرنگیمان داوە بەلایەنی هونەری و بەلایەنی فلم و بە پانێری زانستی کە سوکاری قوربانیان سەردانی لە ڕۆژانی دواترا سەردانی قەڵای نگوە سلمان ئەکەن و تیمێکی بەڕێوەبەرایەتی مۆنومێنتی ئەنفال و لەگەڵ بەڕێز قایمقامی چەمچەماڵ سەردانی قەڵای نگوە سلمان ئەکەین و چەند شایەت حاڵێک کە ئەو کاتە لە نگوە سلمان بوونە لەگە خۆمانە ئەیبێن لەگە تیمێکی ڕاگەاندنا بۆ ئەوەی لەوێ دیکۆمنتیاکەین و ئەرشیفیاکەین.